بێپەرستاورم کە پێم وایە لەسەر کێکی تەمەن هەڵناگرێ تازە شەمێکی تر. گەلێکم ڕۆژگاری تاڵ و شیرن ڕابوارد ئاخۆ مەرەک مەودا دەدا دیسان ببینم سەردەمێکی تر. گەیشتمە سەر ترۆپچی ئارەزوو ڕۆژێ کەچی ڕوانیم لە پێشمدایە زەرد و ماڵ و سەخت و ئەستەمێکی تر. هەتا چارشێو بەسەر تۆوە دەبینم نازەنینی کورد بەسەر بیبیلەکەی چاوی منە دەکشێ تەمێکی تر. نەما خاونی هەتا چیرۆکی عیشقی ئێمەدا ڕێژێ دەنا هێشتا لە کوردستان دەژین زین و مەمێکی تر. کە پوولەی خۆشەویستی من لە شوێنێ ناگرێ ئارام دەنیشێ و باڵی دەبزێوێ لەسەر سینە و مەمێکی تر. هەزار هێندە پەرێشان و سیاچارە بژیم هێشتا هەزار هێندە پەرێشان و سیاچارە بژیم هێشتا لە نێو دڵدا هەمە ئاواتی خاڵ و پەرچەمێکی تر. هەتاوکو دوابشوو ڕێبواری ڕێگەی ئیشقوازاودین هەتاوکو دوابشوو ڕێبواری ڕێگەی ئیشقوازاودین ئەگەر بێجگە لە ناکامیش نەبینم بەرهەمێکی تر. کە فرمێسکم لەسەر ڕوخساوری چیژی دڵشکاو بینی گوتم یاخوا لەسەر سوورگوڵ نەبینم شەونەمێکی تر. شەوێکی چاوەڕوانت بووم نەهاتی گیاونەکەم ویستت منی دڵناسکی شاعیر بجێڕم ماتەمێکی تر. خەدەر نیم بۆ تەمەن شێت بم بە کاونی ژیندا نووسێم ئەوەندەم ژین دەوێ تا دەم دەنێمە نێو دەمێکی تر. بە تۆ چارەی چلۆن دەکرێ دەرونی پڕ لە ناسۆرم خەساری بۆ دەکەی دوکتوری زانا مەرهەمێکی تر. بە هاوڕ و گوڵ کچوو مانگە شەو و شێعری تەڕ و بادا لەوەی زیاتر جەنابی شێخ گەرەکتە ئاولەمێکی تر.
مقامی دەردی دووری